دەبێت هەواڵەکانی ساعت 12 پێشکەشەکەم دوای ئەوەی دیداری یەکێتی لە شاری بەغدای پایتەختی عێراق دەستی بە کارەکانی کرد. ئێستا لیژنەکانی دیدارەکە سەرقاڵی کارەکانیان هەوڵ دەدرێت سەرجەم گرفت و کێشەکانی سنووری بەغدای پایتەخت چاوتێ بکەن و چارەسەریان بۆ بدۆزنەوە. وا بڕیاری شار ڕۆژی پێنجشەممە 28/4/2022 دیداری یەکێتیە و شێوی شار و شارۆچکەکانی دیکەی کوردستان و عێراق لە سلێمانیش دەست بە کارەکانی بکات. دیداری یەکێتی بیرۆکەیەکی نوێ بە سەرپەرشی قوبات ساڵەبانی سەرپەرشتیانی مەکتەبی سکرتارێتی سەرۆک مام جەلال ئەو بیرۆکەیە جێبەجێ دەکرێت. ئەمەش لە پێناو نێبوونەوە و هەنگاونان بەرەو داڕشتنی بەرنامەیەکی نوێ. لە ماوەی ڕابردوودا دیداری یەکێتی لە دەڤەری بادینان و کەرکووک و هەولێر و گەرمیان و دەڤەری ڕاپەڕین با سەرکەوتووی بەڕێوە چوو. بڕیاریشە درێژە بە کاروانەکەی بدات و بەردەوام بێت. هەروەها لە سەرەتای مانگی داهاتوودا دیداری باڵا یەکێتی بەڕێوە دەچێت. مەڵبەندی 24 ڕاپەڕینی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یادی کارەسات و ڕاپەڕینی قەڵاتجێ بەیاننامێکی بڵاو کردەوە تایدا هاتووە. ڕژەمی ڕەفتارفاشی بەغدا 48 ساڵ بەر لە ئێستا ڕوق و کینەی خۆی بەسەر شاری قەڵاتجێ شاری شەهیداندا باراند بە بردومانکردنی شار بە پێشکەوتترین چەکی قەدەغەکراوی ئەوسا کە بۆ هۆی ئەوەی دەیان خەڵکی سڤیل ئەم شارە لا پیر و گەنج و منداڵ و خوێندکاری زانکۆی سلێمانی بوونە قوربانی کە ئەو کات بۆ پشتیوانی شۆڕش ڕویان لا قەڵاتجێ کردبوو. لە هەمان ڕۆژی ساڵی 1992دا خوێندکاران و لاوانی ئەو شارە بەڕابەتی شۆڕشی نوێی گەلەکەمان توانی لا ڕێگەی ڕەخسنەکانیەوە ڕاپەڕین بەرپا بکات. بۆ مەبەستا لا ڕێگەی ڕادیۆی دەنگی گەلی کوردستان و بڵندگۆی مزگەوتەوە لە قەڵاتجێ هانی جەماوەریدا و دابەزینی پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ناو شار هۆکاری سەرەکی سەرکەوتن و بەرپابوونی ڕاپەڕین بوو. ڕاپەڕینی 24/4/2082 پرۆسەیەک بوو بەرنامە ڕێژی بۆ کرابوو لەلایەن سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. توێژەی خوێندکاران زۆرترین ڕێژەی بەشداربووانی ڕاپەڕینی پێک دەهێنا وێڕای بەشداری جەماوەر بەگشت چین و توێژەکانیەوە. نارەتەی شێرانەی پشدەر دەستی پێکرد گزنگی خۆرێکی نوێی لە خەباتی ڕەوای گەلەکەمان تۆمار کرد. یەکێتی نیشتیمانی کوردستان لە تەندروستی شاعیری دیاری کوردستان و کەرکووک لە تیف هەڵمەت دەپرسێتەوە لە چوارچێوەیەدا ئاسۆ مامەد کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی ماڵی شاعیری نەتەوەکەمان لە تیف هەڵمەتی کرد لە گەڕەکی چوارباخی شاری سلێمانی. لەو دیدارەدا کاریەک لە سران عەبدوڵڵا ئەنجامی مەکتەبی سیاسی و دڵپاک تاهیر ئەنجامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی بوون وێرای هەواڵپرسین لا نزیکەوە چەپکە گوڵی ڕێز و وەفای پێشکەش با لە تیف هەڵمەت کرد. ئەویش لە پای ماندووبوونی بەردەوامی لە ماوەی نیو سەدەی ڕابردوودا کە توانێتی نزیکەی 80 بەرهەمی چاپکراو لە بوارەکانی شێر، چیرۆک، لێکۆڵینەوە، شانۆنامە و بنووسێت و بە چاپیشیان بگەێنێت. هیوادارم سەردان بکرێ، هیوادارم ڕێزێوانە بگیرێ کە ماندوو بوون لە بە وشەی کوردیەوە، بە ئەدەبی کوردیەوە، بە شعری کوردیەوە لە خەباتیان کردووە بە قەڵەم، بە چەک، بە دەست، بە دەم، بە زیندانی بوون، بە ماندوو بوون. هیوادارم ڕێزی هەموو ئەوانە بگیرێ و بە تایبەتی ڕێزی خانە نشینان کە لە بارێکی زۆر زۆر ناهەموار و نالەباردا یعنی موچە وەرەگرن. من خۆم 6 جار چووم سەری شەشەم جار ئەنجا توانیومە موچەکە وەرگرم. یعنی بەڕاستی بیڵێم تخوا نەیکوژێنەوە حکوومەتێک نەتوانێ بارودۆخی خانە نشینان و موچە چاکات والله ئیعترافی پێ ناکەم و حکوومەت نییە. زۆر سپاسانەکەم کە هاتوون، یاخوا بەخێر بێن بەسەر چاو. ئینشاءڵڵا هەوڵێک بین بە هەمومان کە ئێستا خەریکە ڕۆشنبیری کوردی لە گیانێڵایە زیندوی کەینەوە و بیگەێنینە لووتکەی ئەو سایجاران لە هەفتاکان و هەشتەکانە کە وشەی کوردی دوژمنی تۆقانە بوو لەسەر منبەرەکانی یەکێتی نووسەران و کۆمەڵەی ڕووناکبیری لە سلێمانی، لە بەغا، لە هەولێر، لە کەرکووک، لە کفری، لە کەلار، لە چەمچەماڵ، لە هەڵەبجەی شەهید، لە هەموو شارەکانی کوردستان. هیوادارم ئەو سەربەرزیەی بۆ وشەی کوردی بگەڕێتەوە، ئەو دەنگە زوڵاڵەی وشەی کوردی ڕێزی لێ بگیرێ و پاداشتی بدرێتەوە. سپاس بۆ هەموو هاتنێکتان، بۆ هەموو سەردانێکتان، یاخوا بەخێر بێن بەسەر چاو. ئەمڕۆ بە گیانی لێپرسراوەتی بەرامبەر بە ژیان و گوزەرانی ڕووناکبیران و ڕۆشنبیران هەواڵ ئاسۆ مامەند
بە یاوەری هەواڵستران و بەندە سەردانی بەڕێز مامۆستایی گەورە شاعیر لەتیف هەڵمەتمان کرد لە ماڵەکەی خۆیدا پاش جۆگرتن لە کۆمەڵێ قسە و بیرەوەری خۆشی مامۆستا لەتیف هەواڵی تەندروستیمان پرسی و لە ژیان و گوزەرانیمان پرسیار کرد هیوادارین تەمەنی درێژ بێ بۆ شعر و بۆ ئەدەبی کوردی و ئەم سەردانانەش بێگومان درێژەی ئەبێ لەبەرەوەی ئەمە یەکێک بووە لە پەیامەکان و لە دروشمەکانی جەنابی مام جەلال کە دابینکردنی نان و ئازادی بۆ نووسەران و هونەرمەندانی هێکە لە ئەرکەکانمان و هیوای سەرکەوتنی بۆ ئەخوازین هیوادارین تەمەنی هەر درێژ بێت. هەر کاتێک کوردستان دووچاری قەیران و تەنگژەیەک دەبێت پارتی دێتە پێشە و بەبێ گەڕانەوە بۆ دەستگا شەرعیەکانی کوردستان و حیزبە سیاسیەکانی دیکە تاکراوانە بڕیار دەدات. لەو چوارچێوەیەدا مەسرور بارزانی لە وتارێکدا لە لەندەن داوای کۆنفیدرالی بۆ هەرێمی کوردستان دەکات. ئەوش لە کاتێکدا هێشتا لە سەدا پنجای خاکی باشووری کوردستان لە دەروەی دەسەڵاتی هەرێمدایە. با ئەمیشمان نەچێ لای خەڵکی کوردستان نامۆ نییە هەر کاتێک کوردستان دووچاری قەیران و تەنگەژەیەک دەبێت پارتی دێتە پێشێ و بێگەڕانەوە بۆ دەستگا شەرعیەکانی کوردستان و حیزبە سەرەکیەکانی سەرگۆڕەپانی کاری سیاسی کوردستان سەر بە خۆیانە بڕیار دەدا و بنمیچی داواکاریەکانی کوردستان دەباتە ئاستێک جێبەجێکردنی مەحاڵ بێت تا ئەم دۆخە سەپاوی خۆی بەم هەموو کێشانەوە بمێنێتەوە بۆ بەرژەوەندەکانی. مەسرور بارزانی لە دوایین وتاری لە لەندەن داوایەکی یەجگار سەیری خستە ڕوو ئەویش کۆنفیدرالی بوو سەیرە کەسێ فەرمانبەری حکوومەت بێ و بێگەڕانەوە بۆ حکوومەت و پەرلەمان داوایەکی وا بکەی. ڕەنگە لەو ساتەدا بیری لای شەڕەکانی حیزبەکەی بۆ پۆستی سەرۆک کۆمار نەمابێت و بیری چووبێ کە چوونەتە ناو هاوپەیمانیەکی عێراقی خاڵسەوە و نەک کۆنفیدرالی باسی فیدرالیشی تێدا نەکراوە. سەرۆکی حکوومەتەکەی پارتی لە کوردستان کە حیزبەکەی داوای دوو ئیدارەی و جاکردنەوەی سلێمانی دەکاو لە بەغدا پۆستی سەرۆک کۆمار و لە لەندەن کۆنفیدرالی چ عاجباتیەکە. ڕەنگە بۆ پارتیەکی دۆگما بوو ئەمە ئاسایی بێ بەڵام بۆ تەواوی خەڵکی کوردستان و تەنانەت کادرە هۆشیارەکانی پارتی ئەمە کارەساتە و هیچی لە ڕیفراندۆمەکە کەمتر نییە. جا دەمێکە وتراوە لاست ئەم سەر لێ شێوانەی پارتی و کامەسرور بەجارێ ماڵی وێرانم ئەمیشم چوو ئەویشم چوو. پۆلیسی کەرکووک دەستگیرکردنی ئەنجامێکی و باندێرا گەاند کە لە گەڕەکی شۆرجا ڕوبەڕووی مەفرەزەیەکی پۆلیس بووەوە. بەپێی لێدوانێکی وتەبێژی پۆلیسی کەرکووک دوای ساعتێک لە ڕوبەڕبوونەوەی باندێکی دزین لەگەڵ پۆلیسی نێشتنی تاوانی بنکەی پۆلیسی ئازادی لە نێو بازاری شۆرجا توانرا ئەنجامێکی باندەکە لە گەڕەکی پەنجعالی دوای ڕوبەڕبوونەوە لەگەڵیدا دەستگیر بکرێت. وتی شێو دەمانچەیەی پۆلیسەکەی پێ بریندار کردبوو لەگەڵ ماتۆرسکیلەکەی بەکارهێنابوو دەستی بەسەرداگیرەوە. شەوی ڕابردوو باندێکی دزینی ماتۆرسکیل لە نێو بازاری شۆرجا کەوتنە بۆسەی بەفرەزێکی نێشتنی تاوانی پۆلیسی ئازادی و ڕوبەڕبوونەوە لە نێوانیاندا ڕوویدا. بەهۆیەوەم فەوزێکی پۆلیس بریندار. وەزیری تەندروستی عێراق ڕایگەاند بڕیارە جێبەجێکردنی یاسای بیمەی تەندروستی لە مانگی ئابریل ساڵدا دەست پێ بکات بەڵام پشت بە ڕەزامەندی بوجە دەبەستێت. هانی ئەلعقابی وەزیری تەندروستی عێراق ڕایگەاند دەستەی کارگەری بیمەی تەندروستی لە هەموو پارێزگاکانی عێراق پێکێنرا و کادرەکانمان ناساندووە و کاریان لەسەر خولەکانی دەرە و ناوی وڵات کرد و ئەزموونیان هەیە. وەزیری تەندروستی عێراق باسی لەوەش کرد دەرچوونی یاسای بوجە ڕێگە خۆش دەکات بۆ جێبەجێکردنی بیمەی تەندروستی لە 3 پارێزگا وەکو قۆناغی یەکەم و دواتر بەشەکانی دیکەی پارێزگاکان دەگرێتەوە. دەستنیشانکردنی ئەو پارێزگانەی کە دیاری کراون بە پێی ژێرخانی پارێزگاکە و ژمارەی نەخۆشخانە و ژماری دانیشتوانی ئەنجامدراوە. بەپێی یاسای بیمەی تەندروستی بەشی زۆری تێچووەکانی چارەسەر لە نەخۆشخانە حکوومەکان و ئەهلیەکان بۆ نەخۆش دابین دەکرێت. یاساکەش بە 3 قۆناغ جێبەجێ دەکرێت. نرخی شتومەک و خۆراک لە بازارەکانی کەرکووکدا بەرزبوونەوەی بەخۆی بینی و فرۆشیارانیش گرانبوونی نرخەکان بۆ بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی و باجی گومرگی لەسەر شتومەک و چەند هۆکارێکی دیکە دەگەڕێنەوە. هەروەک سەرباری گرانبوونی نرخەکان هاوڵاتیان ڕوو دەکەن بازارەکانی شارەکە بامبەستی ئامادەکاری بۆ جەژنی ڕەمەزان.
نرخی خۆراک و شتومەک لە بازاڕەکانی شاری کەرکووک بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. لەگەڵ نزیک بنەوەی جەژنی ڕەمەزانی پیرۆز هاوڵاتیان ڕوودەکەنە بازاڕەکانی شارەکە بە مەبەستی ئامادەکاری و کڕینی پێداویستیەکان سەرباری گرانی نرخیان و فرۆشیارێکیش هۆکارەکەی دەگەڕێنێتەوە بۆ بەرزبوونەوەی نرخی دۆلار و کەمی بەشە خۆراکی مانگانە. لە بۆنی جەژنەوە زیاتر ئەشیا گرانە بێ، خەڵکیش هاوڵاتی مەجبور جەژنە، سێ ڕۆژ دوکان نابێ، چوار نابێ، مەجبور ئەشیا ئاکرێگە پارێکی بە قەرز کردی بێ لە مناوەلا پارەی قەرز کردی بێ ئیداتە ئەشیا. وەڵڵی دۆلارەکە زیادی کردا کە تشتێ بەرز بوو لە عێراق دابەزینی زەحمەتە، بایعەکەش ڕۆژ بە ڕۆژ لێی ئەبڕن. هەموو شتەکە بۆ وەختی خۆی هەموو شتێکیان تەوزیع کردی سەر تەوزیعی ناکەن. ئەگەر تەوزیع ببێ هەموو شتێ بایعەکە هەموو دوکاندارەکان هەمووی ئێوە شەرخۆیان شکست دێن و بێ ماجور و هەرزان بیدن. ئەگە بایعی هەموو شتێ بدا، سابون بدا، مووس عەلاقە بدا، هەموو شتێکێدا و کاتە. ئیسا ئەوانە نییە مەجبور خەڵک بێ لە بازار بکڕێ. من ناحية المواد الغذائية قاعد تجي متقطعة تومينية، يعني تومينية لوزير التجارة ما تقدر توفر 5 مادات 6 مادات حصة تومينية للمواطن. بەشە خۆراکی مانگانە بە شێوەیەکی بەردەوام نایەت. باشە وەزارەتی تیجارە ناتوانێت چەند مادەیەک بە شێوەیەکی بەردەوام بدات بە هاوڵاتیان تاوەکو ئەم وەزعە چاک بێت و نرخەکان دابەزێ. بەراورد با ساڵی ڕابردوو نرخی گۆشتی ئاژەڵان بە هەمان شێوەی شتومەکەکانی دیکە بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. وشکە ساڵی و گرانی ئەلفی ئاژەڵان دوو هۆکاری سەرەکین بۆ بەرزبوونەوەی ئەو نرخانە. نرخەکان تۆزێک گرانە بەس هەر خواستەیە لەسەری خەڵک یعنی گوێ بەو نادە نرخی گرانەیان گرانیە بەڵام گرانە و خواستشەر هەیە لەسەری بەڵام گرانە نرخی زۆر بەرزەوە بووە لە چاو پارەکە زۆر فەرقی کردە. پارەکە 13000 بوو ئیستا بەرق 15 و گۆلک سادە نەرمە 16000 لەگەر ئێسقانە 13 زۆر قەساب شێداتە 14000 و اینجاش دەرچی نایەری وەکاری وشکە ساڵی ئەوەلەن جۆ شتودانیوەڵە زۆر گران بووە بەرزەوە بۆ شەڕ ئۆکرانی و رووسیاش تەحسیلی لە وەزع کردا. ساڵانە لەگەڵ دەستپێکردنی مانگی پیرۆزی ڕەمەزان و نزیکبوونەوەی جەژن هاوڵاتیان ڕوودەکەنە بازاڕەکانی شارەکە بە مەبەستی ئامادەکاری. بەڵام ئەمساڵ بەرزبوونەوەی نرخی شتومەکەکان بۆ تا گرفتێکی دیکە بۆ هاوڵاتیان. دیار تاڵب کەناڵی کەرکووک. بە بۆنێ نزیک بوونەوە لا جەژنی ڕەمەزان بازاڕەکانی شاری سلێمانی لە شەوانجا کراون و فرۆشیاران پێشوازی لە کڕیاران دەکەن. هاوڵاتیانیش ئەمەشە بۆ دەکەن ئەگەر موچەکانیان لە کاتی خۆی دادابش بکرێت ئەوە بەشێک لە قەیرانەکانیان چارەسەر دەبێت. شەوانی مانگی ڕەمەزان لە شاری سلێمانی بازاڕی گەرمتر کردووە. فرۆشیارانی نوقڵ و چکلێت دابشکردنی موچە بە گرنگ ناو دەبن بۆ کڕین و فرۆشتنی شتومەک. قوربانجان تەسیری زۆرە لە چاو پارە زۆری فەرق کردووە هەم موچە لە کاتی خۆیان چۆنەڵی ئەم ساڵک و پار نییە باش لە کاتی خۆ ئەدرێ و زائیدەن کۆرۆناژ نییە خەڵک گەشتیاری ژێتە ناو شارەوە تەسیری زۆر باشیە سە ئەم مانگە لە کاتی خۆیان مەعاش درراوە لە خۆی گەورە بەزیابێ بازار چۆنەڵی قەڵەباڵەکە ئیپیۆ دیارە و خەڵک ڕۆگادە بازار. هاوڵاتیان دەڵێن ئەگەر لە کاتی خۆیدا موچە دابش بکرێت باشێک لە قەیرانەکان چارەسەر دەبێت. زۆر جاشەوان دینە بازار بە ڕۆژ حتا ڕادەیە ناگونجە لەگە ئیش و کاری ماڵەوە لەگە ماڵەوەیە بەڵام وەکو عام موچە تاسیری کرۆ سەر قەیرانی بازار بەگشتی لە کاتێکا کە موچە بدرێ لەو بڕواایەن بازار لە 100 ئەجوولێ. ئەبوو غەسان لە شاری بەغدادەوە هاتووە بۆ سلێمانی و دەیەوێت لێرە بازاڕی جەژن بکات. دڵخۆشە بە کەش و هەوای شاری سلێمانی. والله سلێمانی حلوة جوا احنا هسه شهر رمضان سلێمانی شارێکی دڵگیرە. ئێمە لە بەغداوە هاتوین. لێرە بازاڕی جەژن دەکەین. نرخ زۆر باشە و مامەڵی خەڵکی سلێمانی لەگەڵ گەشتیارانە زۆر ناوازەیە. زۆر دڵخۆشین کە ئەمن و ئارامی لە سلێمانی بەدی دەکرێت. بە بۆنەی نزیکبوونەوە لە جەژنی ڕەمەزان بازاڕەکانی شاری سلێمانی بە شەوان کراونەتەوە و فرۆشیاران پێشوازی لە کڕیاران دەکەن. سەردەش عوسمان کەناڵی ئاسمانی کەرکووک سلێمانی. بە بۆنێ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیەوە ڕێکخراوی ڕۆشنبیرانی کۆیە بە هەمانگی سەنسەری میترۆ
بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامە نووسان لە ڕێوڕسمێکی شایستەدا و لە پای خزمەتی بە بواری ڕۆژنامەگەریان کردووە قەڵغانی ڕێزلێنان بە ژمارەیەک ڕۆژنامە نووس بەخشرا. پیرۆز بێ یادی ڕۆژنامەوانی کوردی هەرچەند مشتومڕ هەیە کە ڕۆژی 21 چوار ڕۆژی ڕۆژنامەوانی کوردیە یاخۆ ڕۆژنامەگەری کوردی هەمووی تەواوە بەڵام بۆتە ئەوە فەرمی کە 22 مانگە لە ڕاستیدا یەکەم کەس کە باسی ڕۆژنامەی کردبی حەزەتی حاجی قادری کۆیی بووە 4 جار لە شارەکانی بەکاری هیناوە 100 قائیمە و قەسیدە کەس نایکڕێ بە پولێ ڕۆژنامە و جەریدە کەوتوتە قیمەت و شار شاری کوێ وەکو شارێکی ڕەسەشچێن لە گۆڕانکاریەکان و دەست پێشخەر لە کار و چالەژیەکان ئەمڕۆ لە ماڵی ڕۆشنبیرانی کۆیە بە هاوکاری سنتەری میترۆ ئەو ڕۆژیان بیر هێناینەوە و ئەو ڕۆژیان بیرینەوەی نوێ هێنایەوە و گرنگجی دەستپێکی هەنگاوی ڕۆژنامەگەری کوردی باسکرا لە دوو باسی جیاوازدا تیشخرا سەر گرنگی ڕۆژنامەگەری کوردی و ئەمڕۆ خۆم بە خۆشحاڵ دەزانم لە پاش ئەوەی کە زیاتر لە 17 بۆ 18 ساڵ خزمەتی کاری ڕاگەیاندن و میدیایی لەلایەن ئەو دوو دەستگا گرنگەوە ڕێزلێنانم پێ بەخشرا بە بۆنە یادی 124 ساڵەی ڕۆژنامەگەری کوردیەوە جوانتری پیرۆزبای لە ڕۆژنامە نووسان دەکەم و سوپاسی سنتەری میترۆ و هەروەها ڕێکخراوی ڕۆشنبیری کۆیە دەکەم بۆ ئەو ڕێزلێنانە بەڕاستی لە ماوەی 20 ساڵی ئەزمموی ڕۆژنامە نووسیندا ڕۆژنامە نووسی لە ئەسڵدا بەڕاستی کارێکی زۆر پیرۆزە کارێکی زۆر گەورەیە بەڕاستی دەبێ پردێک لە نێوان گرفتەکانی خەڵک وەرە چارەسەرکردنی و ئەتو دەبێ چاوی خەڵک بەس دەبی بە ئەمانەتەوە بەڕاستی ئەو کارە جێبەجێ بکەیت. ئەمڕۆ لە میانەی گەڕی دومی هەڵبژاردننی سەرۆکایەتی فەڕەنسادا زیاتر لە 48 میلیۆن هاوڵاتی فەڕەنسی دەچنە سەر سندوقەکانی دەنگدان. چاودێرانیش پێشبینی دەکەن جارێکی دیکە ئیمانوێل ماکرۆن سەرۆکی پارتی کۆماری بەرەو پێشەوەکو سەرۆکی فەڕەنسا لەلایەن فەڕەنسیەکان و هەڵبژێردرێتەوە و لە بەرامبەر ماری لۆپێن کاندیدی پارتی ڕاستڕەوی گرتبوونەوەی نەتەوەی فەڕەنسی سەرکەوتن بەدەستپێنێتەوە. 24 مانگە ئەنجامی بەرای خولی یەکەمی هەڵبژاردننی سەرۆکایەتی فەڕەنسا ڕاگەیەنرا و بە گوێرەی ئەنجامەکانیش ئیمانوێل ماکرۆن لە سەدا 28 ماری لوپێن لە سەدا 24 و ژۆن مێلۆنشۆن لە سەدا 20 دەنگەکانی بەدەستهێنەوە. بەپێی دوایین ڕاپرسیدا مەزراوەی ئیپسۆسی فەڕەنسیش ئیمانوێل ماکرۆن بە جیاوازی لە سەدا 11 دەنگەکان بە پێش ماری لوپێنی ڕکابەری دەکەوێت و دەبێتەوە با سەرۆک کۆمەر. ماکرۆن با سەرکەوتنی لە هەڵبژاردننی ساڵی 2017دا بوو با گەنجترین سەرۆک کۆماری فەڕەنسا. ئەگەر ئەم ساڵیش سەر بکەوێتەوە دەبێت یەکەمین سەرۆک لە دوای جاک شیراکەوە لە ساڵی 2002 کە بۆ جاری دووهەم ببێتەوە سەرۆکی وڵات. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان.